ئێمە هەر ئەڵێین دەمارەخانە ئەتوانێت ڕاگەیاندن دروست بکات و بینێرێ، بەڵام باشە دەمارە ڕاگەیاندن چییە؟ چۆن دروستە بێت وە چۆن ئەگوازرێتەوە لە نێوان دەمارەخانەکانە؟ لێرەوە تا کۆتایی کەرتەکە ئێمە باسی سێ بابەتی سەرەکی ئەەکەین. یەکەمیان دەمارە ڕاگەیاندن چییە؟ و هەروەها دوای کە زانیمان دەمارە ڕاگەیاندن چییە و چۆن دروستە بێ باسی ئەرکی کارەکەین و لە دوای ئەرکی کاریش باسی ئەوەکەین کە چۆن زانیاری لەنێوان دوو دەمارەخانە ئاگوازرێتەوە لە ڕێگەی دەمارە گوێزانەوە. دەمارە ڕاگەیاندن بە شێوەیەکی سەرەکی دەمارە ڕاگەیاندن بریتیە لەو چالاکیەی کە ئاگوازرێتەوە بە درێژایی دەمارەخانەکان. دەمارە ڕاگەیاندن لەسەر شێوەی دوو چالاکیە. یەکەم ئەرکی کارکەویش گواستنەوەی سیگناڵی کارەباییە لە ناو دەمارەخانەیەکە. دومیشان لە ڕێگەی دەمارە گواستنەوەوە کەمیش کەمیکە ڕاگەیاندنی نێوان دوو دەمارەخانەیە. 200 ساڵ پێش ئێستا زانەکان هەستان ماسوولکەی گیانەوەری مردویان وەرگرت و تەزوی کارەبایان پێ تێپەڕکرد. لە دوای ئەمە بینیان ماسوولکەکان گرژ بوون. هەر بۆیان دەرکەوت کە فرمانی دەمارەخانە پشت بە چالاکی کارەبایی ئەبەستێت. بە شێوەیەکی سەرەکی ناو و دەرەوەی دەمارەخانەکان ئەتوانی بڵێن ئایۆنەکانی تایە. ئەم ئایۆنانە وا ئەکەن کە بارگەی ناوەوەی دەمارەخانەکە جیاواز بێ وەک لە بارگەی دەرەوەی خانەکە. بەم جیاوازی بارگێش لە ناوەوەی دەمارەخانەکە لەگەڵ دەرەوەی دەمارەخانەکە ئەوترێت ئەرکی پەردە. باشە ئەرکی پەردە چۆن پیا بێت؟ ئەرکی پەردە لە ڕێگەی جوڵەی گواستنەوەی ئایۆنەکان و پیا بێ بە پەردەی خانەکەیە، واتە ئایۆنەکان بە بەردەوامی ئاڵوگۆڕەکەن بە پەردەی خانەکەیە، بەمەش ئەبێتەوەی دروستبوونی ئەرکی پەردە. لێرە پێویستە بیری شەتان بخەمەوە کە لە پۆلی 11 خوێندووتانە. ئایۆنەکان بەناو پەردەی خانەیە ئاگوازرێنەوە لە ڕێگەی دوو میکانیزمی سەرەکی. یەکەمیان لە ڕێگەی بڵاوبوونەوە، ئەمیش واتە ئایۆنەکە لە خەستێکی بەرزەوە ئەگوازرێتەوە بۆ خەستیەکی نزم. ئەمیش لە ڕێگەی ئەو پرۆتینانەوە بێ لە پەردەی خانەکەیە کە پێوتێت جۆگەی ئایۆنی. ئەم کردارە پێویستی بە بەکارهێنانی وزەیان ATP نییە. دووەمیان لە ڕێگەی گواستنەوەی چالاکەوەیە کە لێرە پێویستمان بە بەکارهێنانی وزە هەیە. لەم بارەیانە ئایۆنەکان لە ڕێگەی پاڵنەرەکانەوە ئەگوازرێنەوە. ئەمیش پێوترێت پاڵنەر لە بەرەوەی ئایۆنەکە لە شوێنێکەوە ئەگوازرێتەوە کە خەستی نزمە بۆ شوێنێکی تر کە خەستی ئایۆنەکە تایە بەرزە، واتە بە شێوەیەکی تر بیڵین بە پێچەوانەی خستە لێژی ئایۆنەکەوە. نمونەیەکی زۆر باوەیە کە پێوترێت پاڵنەری سۆدیۆم پۆتاسیۆم کە ئەمە ڕۆڵێکی زۆر گرنگە بینێت و لە دواییە بە جوانتر باسی دەکەین. جوڵەی گواستنەوەی ئایۆنەکان بەناو پەردەی خانەیە بەندە لەسەر سێ شت. یەکەم توانای ئەو ئایۆنانە بۆ بڵاوبوونەوە بە پەردەی خانەیە. دووەم خەستی ئایۆنەکان لە ناوە دەرەوەی خانەکان. سێیەم بارگەی کارەبایی کە ئایۆنەکانی پێجێ ئاکرێتەوە. کەواتە ئایۆنەکان بە پەردەی خانەیە چۆن بڵاوە بنەوە؟ وەڵام لە ڕێگەی جۆگە ئایۆنیەکان. ئاگادار بە نابێ بڵێ پاڵنەر، ئەمە بڵاوبوونەوەیە، واتە گواستنەوەی ناچالاکە، بۆیە ئەبێ بڵێ جۆگەی ئایۆنی. جۆگە ئایۆنیەکان چوار جۆری سەرەکیان هەیە بە پشتبەستن بەوەی کە ئایا چۆن ئەکرێنەوە و چۆن دائەخرێن. جۆگە ئایۆنە کارەباییەکان بریتین لەو جۆگە ئایۆنانەی کە ئەکرێنەوە دائەخرێن بە پشتبەستن بە ئەرکی پەردە. مەژواتە گۆڕانکاری لە ناو بارگە کارەبایەکانی ناوەوەی خانەکە بێت و هۆی کرانەوە داخرانی ئەم جۆگانە. نمونەی جۆگەی ئایۆنی کارەبایی بریتە لەو جۆگە ئایۆنانەی کە بە درێژایی تەوەری دەمارەخانە هەن و ڕۆڵی گرنگیان هەیە لە ئەرکی کارە کە لە دواییشە باسییان ئەکەین. جۆگە ئایۆنە کیمیاییەکان بریتین لەو جۆگانەی کە ئەکرێنەوە یا داخرێن کاتێک کە مادەیەکی کیمیایی دیاریکراویان پێوە بەسترێت. نمونەکانی ئەم جۆگانەش بریتین لەو جۆگە ئایۆنانەی کە لەسەر پەردەی خانی پاشگەیەنکە هەن لە گەیەنکەی دەماریە کە دەمارە گوێزەرەوەکانیان پێوە بەستێت. ئەمە پێشتر باسمان کرد. جۆگە ئایۆنەکانی سەر پەردەی خانەی تاموەرگر لە دەما و هەروەها جۆگە ئایۆنەکانی سەر پەردەی خانەی بۆنوەرگر لە ڕووکەشە پەردەی لوتەکەلێن. ئەم دوو نمونەی کۆتایی ئێستا لی تێناگەی، بەڵام دواتر باسی دەکەین. جۆگەیانی میکانیکی ئەو جۆگانن کە ئەکرێنەوەیان داخرێن و کۆڵامدانەوەیەک بۆ بەرکەوتنی یا پەستان. نمونەی جۆگەی ئایۆنی میکانیکیش جۆگەیانەکانی سەر پەردەی مۆخانەکان لە گوێیە و هەروەها جۆگەیانەکانی سەر پەردەی خانەی میکانیکە وەرگرەکان لە پێستا کە ئەمانە دواتر باسییان دەکەین. ئەگەرچی ڕاستەوخۆ لە کتێبەکەشە باسی نەکردو، بەڵام هەنێک جۆگە ئایۆنیمان هەیە هەمیشە کراون. هەر بۆ نمونە هەنێک لە جۆگە ئایۆنیەکانی پۆتاسیۆم لەسەر پەردەی دەمارەخانە هەمیشە کراون. وا دابنێ جاڵجاڵۆکەیە بەسەر دەستا هەڵەگەڕێت. هەر لەم کاتەیە ئەو جۆگە ئایۆنە میکانیکانی کە وتمان بۆ یان بەرکەوتن پەیان پەستانە وری ئابنەوە ئەکرێنەوە. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئایۆنەکان وروژم بکاتە ناو خانەکەوە و بەمەش
ئەبێتە هۆی گۆڕان لە ئەرکی پەردەی خانەکە لەبەرەوەی بارگەی جیاواز هاتووەتە ناو خانەکەەوە. ئەم گۆڕانە لە ئەرکی پەردەی خانەکە جۆگەی ئاینی کارەباییمان بۆ وریاکاتەوە لەبەری وتمان جۆگەیانە کارەبایەکان بە گۆڕان لە ئەرکی پەردە وریا بنەوە بەمە جۆگایانەکە ئاکرێتەوە و بەمەش ئاوانەکان زیاتر وروشمەکەنە ناو خانەکە. بەم شێوەیە بۆمان ڕوون بووە کە چۆن جۆگایانەکان ئیشەکەن. کەواتە هەموو ئەمانەی باسمان کرد بۆیان ڕۆکردینەوە کە هەر گۆڕانە لە ئەرکی پەردەیان ڕووبات هەرچەندە سادەش بێت کارەکاتە سەر پێداڕۆیشتنی پەردەی خانەی تایبەت بە ئاوێنی دیاریکراو بۆ لەبەرەوەی گۆڕان لە ئەرکی پەردا ئەبێتەوەی کرانەوەیان داخنی جۆگەی ئاوێنی کارەبایی. بێجگە لەوەش خاڵێکی ترمان بۆ ڕوو نەبێتەوە کە ئاوێنەکانیش لەلایەن خۆیانەوە بە چوونە ژوورەوە یان هاتنە دەرەوەیان لە دەمارە خانەکەیە کارەکەنە سەر ئەرکی پەردا.